والله مزعدا ودم يك هواي هر امرونا بياني طايك او تسن صالر هوا يك سايد يك سن حادثه اللي بو تسن نفر سطاوا اجريانت يبر بو تسن عائله ليرا كوتن بنقلاب ولوريوا ام سايدوا يك دو صالوايا دسكاري نكراو نازاين شي مثلا باش اي نتشوى حتى تشوى تريد شروايا نا تكريد وانيا لو دو سيتركي حمرينا ودو سايده حتى ناو تكريد بس الي رولا كركوكا وتم سايده يعني شقردوها مسافه کی تاوبا خۆڵیان دانا و نازانم بۆچی هۆکاری چییە نازانیم پارە نییە نازانین مەسەلەکە چی زۆر پێ بێرادێتەوە بەڵێ ئەو ڕووداوانەی کە ئەبێ ینی بەخۆت بینیتە بەڵێ ئارەوەڵە عایلێکە دەیەکەوتن بن لۆریە و کەو فەقیرە 5-6 نەفەر ئارەوەڵە کەسیان دەرنەچوو باشە تو وەکو شۆفێرێک یعنی بەڵێ چی ئەڵێ داوای چی هەیە وڵە دایە ئەومانەم جعداومان بۆ تەواو بکەن و عالمش نەجاتیە بێت و طريق الموت يسمونه پێی دەگوترێت ڕێگای مەرگ ڕۆژانە قوربانی و گیانە دەستدانەیە ئێمە هەفتەی جارێک پێیدا دەڕۆیت بەڵام بەکەڵک نایەت ڕۆشتن بە ڕێگەی دووس زۆر باشترە لەم ڕێگەیە أني من تكريت يروح ويجي الأربيل من هذا الطريق لا من لە تکریتەوە هاتووم لەم ڕێگەیەوە دێم و دەڕۆم بۆ هەولێر لەبەرەوەی ڕێگەی مەخمور دوورە بۆ ئێمە داوا لە بەڕێز پارێزگاری کەرکووک دەکەم گرنگی بدا بەم ڕێگەیە چونکە ڕووداوی هاتووی زۆر تێدا ڕۆیە تەنانەت پێی دەڵێن ڕێگای مەرگ بۆیە داوا لە خوا و لە بەڕێز پارێزگاری کەرکووک دەکەم ئەم کێشەیە چارەسەر بکات داوا لە کاربەدەستانی حکوومەت و پارێزگاری کەرکووک دەکەم ئیشی ئەم ڕێگەیە تەواو بکەن ماوەی 3 ساڵە ئەمە حاڵی ئەم ڕێگەیە و ڕۆژانە ڕووداوی هاتوچۆیە لە چەند ڕۆژی ڕابردوودا خزمێکمان بەخۆی و ماڵ و منداڵی و لەم ڕێگەیە تیا چوون يعني احنا هسه عندنا وحده عائله من تكريت قبل تقريبا 15 يوم هي بنات 2 ولد 1 وابوهن مرض الا السياره اعتلقت بيهم